بەخۆشی و بە ئینشاءڵڵا بەپاکی. هەوڵە تاکڕەوەکانی پارتی لە ڕێگەی سەرۆکی حکوومەتەوە بۆ هەناردەکردن و فرۆشتنی غازی هەرێم هاوشێوەی تاڵانکردن و هەڕاجکردنی نەوتەکە نیگەرانی چین و توێژە جیاوازەکانی لێکەوتووەتەوە. بەشێکی زۆری غازی هەرێم دەکەوێتە سنووری قەزای چەمچەماڵی پایتەختی شەهیدان و ئەنفالکراوان. هاوڵاتیان و کەس و کاریان فالکراوان نیگەرانن لەوەی کە هێشتا خۆیان بێغاز و بێئاو و بێخزمەت گوزارین کەچی حکوومەت لە بری چارەسەری کێشەکانیان شەڕی هەناردەکردنی غازەکەیان بۆ دەرەوە دەکات. قەنەعات ناکەم خەڵکی گەریمان ئەم جارە بەڕاستی بێڵن غازی کۆرومۆر بە ئاسانی بەر و وڵاتان بڕات بەبێ ئەوە. ئێمە لەم شارێتین من بۆ خۆم خەڵکی تەنیشت نەوت و غازەکەم وەڵی هەتا ئێستا بە شەرێکی ئەو خەڵک ئەو دێ ئێمە لەو دانا غازە تەعین نەبووە لەو غازە تەعین نەبووە. من خەڵ بەکرد بازەڵانم هەموو عەرزەکان ئێمە ناوجەرگەی دڕاوە هەمووی ئەو حەفرێک تیا کراوە خۆ لە ژێر بێتە سەر ئاسانی دەغڵنایەنەوە بە دووری چەند کیلۆمەتر بەناو عەرزێمە هاتووە یەک بەشەرمان تەعینێ لەو کۆرمۆرە. ئێمە لە کاتێکدا خۆمان ئەم ساڵ واچم بۆ چەند ساڵ ڕۆ ئەم ساڵ بەرمیلی نەوتمان وەرگرتووە فترێکی بەر لێسە کە قەیرانی غاز بووە وا قەیرانی بەنزین ئێمە چین بۆ کەرکووک بەنزین وەرەگرین کەوا لێرانە بە 1050 لەوانش بە 450 و بەنزینەی بازیانە تا ئاچی بۆیانە بە دووقات دەیدەن بە ئێمە و بە نیوەقیمە دەیدەن بەوان تا ئێستا بێدەنگ بووە بەڵام بێدەنگەکە ئەگەر وا بچێت تەواوەتر لە هینی خەڵکان نەماوە خەڵ تەحمل نەماوە تاکو بینە قاقەیاتووە زۆر کەم تەرخە من خۆم دانیشتووی گەڕێکی ئەنفالەکانم بڵێن بەناو پێڵێن ئاسوودە بەشی 3000یەکانی هیچ بۆ نەکراوە نە قیرمان بۆ کراوە یعنی زستان بارانە بارێت هۆڵت لێ دێ چۆن هاتچۆ بکەیت چۆن مناڵت بنێری بۆ مەتکەب گشتی لە ناو قوڕ و سیانە ئەوانەدا هەر بەردەم مەتکەبەکە خۆشی مەتکەب هێچینکۆیان بۆمان کردو بڵێن بە کەرەڤانە ئەوانە بۆمانیان کردۆ بینا نییە. هەوڵی هەناردەکردنی غازی سنوورەکە لە کاتێکدایە کە لە 10 ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێم لە بەناوابووری سربەخۆ هەناردەکردنی نەودا شکستی هێناوە و زۆرینەی داهاتەکەی دەچێتە گیرفانی کۆمپانیا حزبی و دەرەکیەکان. بەشێکی تر لە چین و توێژە جیاوازەکانی سنووری چەمچەماڵ هۆشداری دەدەنە لایەنە پەیوەندیدارەکان لە ئەگەری هەناردەکردنی غازی ناوچەکەیان و پشتگوێ خستنی زیاتری لە ڕووی خزمەت گوزارێ سەرەتایەکانەوە. وەکو بەرپرسیان بڕوا ناکەم یانی هیچ ڕوویەکی ئەویان مابێ بەڵام ئەوان هیچ ڕوویەکیان نییە بۆیە زۆر بەلایەنەوە ئاساییە هەر شتێک ڕوو بدا لەو بارەوە بەڵام من داواکارەکەم لە خەڵکی سنوورەکەیە و نەیهێڵن یعنی ئەوە ڕوو بدات وەکو ئەوەی کە نەوتەکە ڕوویدا هیوادارین ئەمە ڕوو نەدات ئەگەر ڕوشدا بەڵام بە کۆمەڵێ مەرج و پێشنیازەوە کە بۆ سنوورەکە و سنوورەکە سوودی لێ ببینێ. دەنگۆی هەناردەکردنی غازی چەمچەماڵ لە کاتێکدایە کێشەی کەماوی سنوورەکە بەردەوامی هەیە. زبڵ و خاشا گەڕک و شەقام و شوێنە گشتەکانی داپۆشیوە. دەیان گەڕک قیرتا و نەکراون و خزمەت گوزارێ سەرەتایەکانیان پێنەگەیشتووە. بەو گەڕەکانەشی کە بەشێکی زۆری دانیشتوانەکەی کە سوکاریان فالکراوانن. ئەمانە و دەیان کێشەی دیکە. ئەمەش ڕاستی ئەو پەندە کوردیا دەسەلمێنێت کە دەڵێت ماڵیان پڕ بوو لە ڕازیانە کەچی بەسک ئێشە مرد. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.